دوای 3 ڕۆژ لە بەردەوامبوونی فێستیڤاڵی بیت لە سلەیمانی بۆ تەکنەلۆژیا و ژینگەی سەوز بەشی دووەمی فێستیڤاڵەکە بە ناوی هاکاسولی دەستی پێکرد. بڕیارە و بەشەش بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بێت. ڕێخەرانی فستیڤاڵەکەش دەڵێن لە ماوەی ئەو 3 ڕۆژەدا زیاتر لە 30,000 کەس سەردانی فستیڤاڵەکەی کردووە. ژمێر 6.5 ئیتر بەشی بیت کۆنفرانس و تار و پانێڵەکانمان سەرجەمیان تەواو بوون. بەڵام ئەمڕۆکە ڕۆژی پێنجشەمەیە تا کاتژمێر 10 شەو پێشانگای هەلیکاری تەکنەلۆژی و ژینگەیی هەر بەردەوامە بێ. بۆچی ئەڵێن فستیڤاڵێکی 5 ڕۆژێ و کەچی ئەم 2 بەشەشی تەواو بووە؟ چونکە ئێمە 2 ڕۆژی کۆتایی کە ئەسری ئەمڕۆ و 23 مانگ و 24 مانگ تەرخانەکەین بۆ پێشبڕکێکی کۆدنووسین بە ناوی هاکاسولی. لە بەشی فستیڤاڵی هاکاسولی زیاتر لە 200 گەنج و لاوفکرەی خۆیان لە بوارەکانی زیرەکی دەستکرد و هاردوێرد و سۆفتوێر پێشکەش تیمی هاکاسولیان کردووە و لەو ژمارەیەش 150 کەسیان قبول کراوە و بڕیارە بۆ ماوەی 2 ڕۆژ کار لەسەر فکرەکانیان بکەن. هیچ گروپێک لە 2 کەس کەمتر نییە و لە 5 کەس زیاتر نییە. بەڵێ ئیترە و 150 کەسە لە بوارە جیاجیەکاندا ئێمە مەجموعی ئایدیامان وەرگرتووە کە هەمووی بیرۆکەکانیان بۆ ئێمە ناردووە هاوکات لەگەڵ بەشداریکردن. لەو ئایدیانە نزیکەی 88 ئایدیایەک بەشداری کردبوو یا داوا کرابوو. 25 ئایدیایەک وەرگیراوە. لەو 25 ئایدیایە لەو بیرۆکانە دەبێت لەو 150 کەسە بەشدار بن لەو 25 ئایدیایە دابش دەبن بەسەر 25 ئایدیا و بیرۆکەدا. تر لەو 25 بیرۆکەیە ئەو کات سێدانە بیرۆکە هەڵدەبژێردرێ بۆ هەر بوارەی یەکدانە. بەشداربوانیش خۆشحاڵن کە قبول کراون لە فستیڤاڵەکەدا و خوازیاری ئەوەن بتوانن لە ڕێگەی ئەو توانایی کە هەیەە لە بواری تەکنەلۆژیا خزمەت بکەن. ئەم ساڵمان هەر AI بەکارێنین، بەڵام جارە بۆ لاف ئێکسپێکتنسی کە بەرنامەیەکمان بەتەمایان دروستیکەین کەوالێکە درێژە بە ژیانی خۆی پەری خۆی بە. تاوان کۆمەڵی گەنجین بەشدار مەشن بەسەر چەند گروپێکە زۆر بەمان خاوەنی فکری خۆمانین، هەنێکیشمان جۆینی گروپێکی ترمان کردووە کە خاوەنی فکرە بووە. ئێمە وەکو گروپی خۆمان فکرەکەمان لەوە وەرگرتووە کە دووبارە بەکارهێنانەوە بکەین بۆ ئەو شتانی کە لە ڕۆژانەیە بەکارهێنین. لە فستیڤاڵی بیت زیاتر لە 40 کۆمپانیای بواری تەکنەلۆژیا و ژینگە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق بەشدار بوون و لە ماوەی 3 ڕۆژی فستیڤاڵەکەدا چەندین وەرکشۆپ و پانێڵ و وتاری تایبەت بە داهاتووی تەکنەلۆژیا و ژینگەی سەوز لەلایەن بەشداربووان خرایە ڕوو. شارەزایانی بواری تەکنەلۆژیاش خوازیاری ئەوەن ئەو جۆرە فستیڤاڵانە بەردەوامی پێ بدرێت لە پێناو پێشکەوتنی بواری تەکنەلۆژیا لە هەرێمی کوردستان. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.